لایەکم هەفتێک پێش ئەمری خوای بکات بگەڕێتەوە لای خوای گەورە. گوتی خەونم دی مردیان ئەمن داوت کردم وانەی کە مردینە جەهەندە خزم و کە سوکارن مردینە. گوتی سفرەشیان ڕایە خز بوو، گوتویان گۆمە چەنە مێژە چاوەڕێی توینە ئەو داوەتت لۆ بکەین. ئەمش گوتم چی بوون ئەوانە؟ ناوەکانی دان. گوتی ئەوانە بوون ئەمنیان داوەت کردبووم لەو خەونەی. گوتیان ئەمە چەنە مێژە چاوەڕێی توینە. گوتی مانای چی؟ ئەمش گوتم وەڵڵاهی ئەگەر مردی داوەتی کردبی یعنی ئەگەر وەبی یعنی مردنت نێزیکە پێم گوت. ئەوجا گوتم نوێژێ خۆ بکە، دین و تاعەتی خۆ بکە، یعنی بگەڕەوە لای خوای، یعنی لای خوای هەر بژێرە تو بە پێی خەونەکەی تو بی دەبی مردنتە نێزیک بی. مامۆستا یەک هەفتەیەکە تەبەینی بە ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا. براکەت گەنج بوو؟ بەڵێ 22 ساڵ بوو. لەوانەیە بشدیت بی ڤیدیۆ ئەوە ڕسم بیچکە زۆر بڵاو بووە ڕسمەکان و ڤیدیۆیەکانی. لا حول ولا قوة إلا بالله. إنا لله وإنا إليه راجعون. إنا لله وإنا إليه راجعون. خير عاقبة خير ما كانت. نيوجي بەخوای باش بوو لەو نوێژا، بە سندێک زاری نوێژی یعنی ئەچوو نوێژی بەیانی زۆر بێ نوێژی بەیانی ئەچوو، بەس یعنی باشیش بوو، بەس کوڕەکی یعنی زۆر باش بوو، کەس گلەی لێ نەبوو. یعنی ئەوەندەی خەڵکی لۆ هات، یعنی تازێک ئەوەندە قەرەبارغ بوو هەموو خەڵکی سوولی و گەورە و گچکە لۆیە گریان. یعنی خەرابەی کەسی نەبوو، بەس کە خەونەکەی لۆ من جێڕاوە. یعنی 7 ڕۆژ بۆتە ئەو کاتی مرد ئەمن درم هەری تون بوو کە خەونەکەی ئیوە لۆ من جێڕاوە. یعنی هیچ من لەدەست نهات بکەم، بەس یعنی هەر هەفتێکی کە تەبەینی یەکسەر خوای گەورە بردیوە. خی گەورە يا ربي، خی گەورە لێی خۆش بێ یا ربي. لا حول ولا قوة إلا بالله. بەس قەت خەوی ناخۆش مەگەڕنەوە بۆی ڕوونەدات. دیارە ئەجەلی هاتووە. خی گەورە لێی خۆش بێ و عاقبەتی ئێمەش بەخێر بگەڕێ. براکەم لە خزمەتە. خی گەورە هاوکارتان بێ و سەبوت داوت ماچەکە مامستا خۆشحاڵ بووم. خۆ بەخێر بوو.